کام چیرۆکەکە یان بڵێن کامە بابەتە هەڵگری لایەنی مێژوویەکی باوەڕپێکراوە ئاماژە بەوە دەکات کە چێ دروستی کردووە یان چۆن دروست کراوە یان ئەو کەسێک کە بنیادی ناوە چێ بووە. ڕاستەکەی لەبەر ئەوەی سوڵتان مزەفەرەدین ئەو کاتە حکومڕانی شاری هەولێری کردیا دروستترین چیرۆک ئەو بە کاتێک سەردانی داقوو دەکا منارەکانی ئەوێ دەبێتن ئەو بیرۆکەی لا دروست دەبێتن ئەلێ بەندەرکە کرێکارێک لەو شوێنانە منارەی دروستکردیا لەگەڵ خۆی دەهێنێتەوە شارەکە ئەو منارەی لەسەر دروست دەکەن لەبەرەوە دروستترین چیرۆک لەلایەن سوڵتان مزەفەرەدینە لە نێوان ساڵانی 1990 1232 زاینی. کەواتە دەتوانین بڵێن ئەو بابەتە باوەڕپێکراوترین چیرۆکە کە لایەن سوڵتان مزەفەرەدین دروست کراوە. منارەی چۆلی زۆر شوێنێکی گرینگە و خۆزگا زۆر لەوەی کە ئێستا هێزی هەرچەندە ئێستا کە باشە عندە باخچەیەکی جوانیان لێرە دروست کردووە خەڵک ئێواران کە دێت سەردانی ئەو شوێنە دەکات لەگەڵەوە سەردانێکی منارە دەکاتن ئەوە جێگەی دەستخۆشیە بەڕاستی بەڵام خۆزگە زۆر لەوەش زیاتر بایەخی پێدەدرا گروپە گەشتیاریەکان وەکو ماوە پێشستان و مناقەشەمان کرد لەسەری بێندرێن بۆ ئەو شوێنە و لە نزیکەوە منارەی چۆلی ببینین و ئاشنای مێژووەکەی بن. مامۆستا شەیمە منارە لە هەر شوێن و لە هەر ناوچە و لە هەر وڵاتێک بەپێی ئەو کەرستانێک کە بەردەست بە دروست کرایە جا قوڕە بەردە گەچ هەیان بابەتی ترە پێی دروست کراوە ئەگەر بکرێ لەلایەنی مێژوویەوە پێمان بڵێ منارەی هەولێر پێکهاتەی دروستبوونەکەی چییە چۆنە؟ پێکهاتەکە بە پلەی یەکەم لە خشت دروست کراوە لەگەڵ تێکهەڵێک لە پێکهاتەی بەردی لیمۆ کە بوو بەستنەوە بەکاریان دێنن هەڵبژاردننی خشتی کوڵاو لە ناوچەکە بابوو بەهۆی بەردەستبوونی گڵ لە هەولێر لە ناوچەکە و دەوروبەری نەقشە ئەندازەیەکان و نووسراوەکانی سەر دەروی منارەکەش هەر لە خشت دروست کراوە ئەمەش تەکنیکێک بوو زۆر جار لە سەردەمی ئاینی پیرۆزی ئیسلام بەکاردەهێنرا بۆ دروستکردنی نەخشی ئاڵۆز بەبێ ئەوەی پێویست بۆ نمونە بە کەرەستەی زیادە هەبێ وەکو بەرد یاخود مەمەڕ ئەگەر تەماشای منارەکە بکەین دەبینی منارەکە لە دوو بەشی سەرەکی پێکدێ بەشی خوارەوە واتە بەشی بنکەکەی لەسەر شێوەی هەژلا دروست کراوە بەرزەکەی نزیکەی 15 مەتر دەبێ بەڵام بەشی دووەمی منارەکە کە شێوەی لولەیە بەرزەکەی نزیکەی 22 مەتر دەبێتن کۆی گشتی منارەکە بەرزەکەی 37 مەتر دەبێتن بەڵام پێدەچێت بەرزەکەی زیاتر ببێت بەڵام لە ساڵانی 1970ەکان بەهۆی ئەوەی کە بوومەلەرزی بروسکەیەکی بەهێز لەسەرەوەی منارەکە دات نزیکەی 8 مەتر لە منارەکە لێ دەبێتەوە لەبەر هەندێ ئێستا بەرزەکەی 37 مەتر ماوەتەوە.